بەڕێزان تەوانم چارەخوازی کە سەردانی کردین لە بەشی فریاگوزاری بە ئازارێکی توندی هێلکە گونەکان و ڕشانەوە دوای پشکنین دەرکەوت و گومانمان بۆ دروست بوو کە یەکێک لە هێلکە گونەکانی سوڕابێ بالفعل نەشتەرگەری بۆ دەکەین. تەوان ئەم حاڵەتە لە تەمەنی 12 بۆ 18 ساڵی زۆر باوە و هۆکارەکەی نادیارە، بەڵام هۆکاری بۆ ماوەیش ڕۆلی هەیە و تاکە چارەسەر نەشتەرگەریە و باشتر وایە نەشتەرگەریەکە بە زووترین کات بکرێ بۆ ئەوەی گونەکە دوور بێت لە ڕەشبوونەوە و هەڵگرتنی هۆی دواڕۆژ هیچ تاسیرێک نەکاتە سەر نەزۆکی و مەشاکلی جنسی. سوپاس بۆخوا گونەکە بە تەواوی ڕەش نەبووتەوە لەبەرەوەی بڕیارەکە خێرا بوو و ئێستا سوڕانەکە چاک دەکەین و خوێنەکەش دەگەڕێتەوە بۆ هێلکە گونەکە بە ئیسنی خوا. وەکو دەبینن هێلکە گونەکە سوڕاوە بەم شێوەیە دەیگەڕێنینەوە سەرجەکەی خۆی. بۆیە داواکارین لە هاوڵاتیانی خۆشەویست کاتێک ئازارێکی تون دروست دەبێت لە منطقەی هێلکە گونەکان و خوارووسکەن بە زووترین کات سەردانی بەشی فریاگوزاریەکان بکەن بۆ ئەوەی دوور بن لە ڕەشبوونەوەی هێلکە گونەکان لەبەر یەک خاڵ. ئەگەر بێت و 6 سەعات تێپەڕێ بەسەر ئەو سوڕانە ناچار ئێمە هێلکە گونەکە هەڵگرین. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.